تا دێ گۆڕینەوەی هەڕەشە لە نێوان واشنگتن و تاران زیاتر و تونتر دەبێت. بە جۆرێک ترامپ هەڕەشەی بۆمبارانکردنی ئێران دەکات. لە بەرامبەردا تاران هۆشداری لە هێرشی پێچەوانەی بەهێز وەک وەڵامێک بۆ هەر چالاکیەکی سەربازی ئەمریکی دەدات. گرژی واڵۆزیەکانی نێوان ئێران و ئەمریکا بەرەو لووتکە دەڕوا. گەیشتووە تا ئاستێک ئێران سکاڵای لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە لێدوانەکانی ترامپ تۆمار کردووە و با بێباکانە و شەڕانگێز وەسفیان دەکات. دەشڵێ پێشێلکاریەکی ئاشکرای یاسا نێودەوڵەتیەکانە. ترامپ دەیەوێت بە زۆر ئێران پەلکێشی سەرمێزی گفتوگۆ بکە. لە دوایین لێدوانی ژووتی ئەگەر ئێرانیەکان ڕێکەوتنێکی نوێ بۆ سنووردارکردنی بەرنامە ئاتۆمیەکەیان واژۆنەکەن ئەوە بۆردومانێکی بێوێنە ڕوودەدات بە جۆرێک تاران پێشترا و بۆردومانەی بەخۆوەن نەبینیوە. تارانیش دەستبەجێ لە ڕێی عەلی خامنەئی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێرانەوە وەڵامی ترامپی دایەوە و وتی ئەگەر واشنگتن هەوڵی لێدانمان بدا کاردانەوەمان تون دەبێت. شێک لە چاودێران پێیان وایە پێدەچێت استراتیژی کاردانەوەی ئێران لە ماوەی 18 مانگی ڕابردوودا و لە دوای سەرهەڵدانی شەڕی ناوچەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست متمانەی خۆی لەدەستدابێ. دەشڵێن لە هەمان کاتدا هێشتا تاران ئامڕازی سەربازی بەرچاوی هەیە کە دەتوانێت لە ڕێی بەکارهێنانی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان و ئۆپەراسیۆنی سەربازیەوە وێرانکاریەکی بەرفراوان لە دەرەوەی سنوورەکانیدا ئەنجام بدات. هەروەها ئێران مشتی لە بنکە سەربازیەکانی ئەمریکا خۆش کردووە. هەروەک ئەمیر عەلی حاجی زادە فەرماندەی هێزی ئاسمانی سوپای پاسداران وتی ئەمریکیەکان لانیکەم دەبنکیان لە ناوچەکە هەیە کە زیاتر لە 50,000 سەربازیان تێدایە. ئەمەش بەو واتایە کە ئەمریکا ماڵی لە شوشەیە. لە لایەکی دیکەوە عەلی لاریجانی ڕاوێژکاری خامنەیی باسی لەوە کرد ئەگەر هێرش بکرێتە سەر ئێران ئەوە هیچ بژاردەیەکی نییە جگە لە هەڵگرتنی چەکی ئەتۆمی. وتیشی ئێران هەوڵ نادا خاوەنی چەکی ئەتۆمی بێ مەگەر لەلایەن ئەمریکاوە ناچار بەو کارە بکرێ چونکە دەبێت بەرگری لە خۆی بکە. باوتەی چاودێران ئەمریکا لە هەر ململانەیەکی سەربازی لەگەڵ ئێران سەردەکەوێ بەڵام سەرکەوتنێکی لەو شێوەیە دەبێتە هۆی ئۆپەراسیۆنێکی سەربازی زۆر فراوان و بەردەوام لەگەڵ قوربانیەکی زۆری ئەمریکی و هاوپەیمانەکانی جگە لەوەش کاریگەری گەورە لە سەرابۆری جیهان دروست دەکات. هەر بۆیە پێناچێت دۆناڵد ترامپ ئارەزووی ململانەیەکی لەو شێوەیە بکە بە ئاگەرێکی زۆرەوە سەرەتا هەموو بژاردەکانی دیکە هەڵدەبژێرێ بە تایبەت سەپاندنی سزای نوێ بە سەرتاراندا. لە پشت زمانی تند و دانگیرکردنەوەوە جۆڵای دیبلۆماسیش بەدی دەکرێت وەک چۆن لە ڕابردوودا ترامپ و خامنەیی بە گۆڕینەوەی نامە حەزی خۆیان بۆ دانوستانی مەرجدار و بێمەرج دەربڕیوە بەڵام کێشەکە ئەوەیە لەوانەیە کات بەشی دانوستانی دوور و درێژ نەکات.